دوێنێ لە داخلیەکی کچان 25 تەلەبەیان ڕفاندووە کە هەموویان کیژۆڵی تازە پێگەیشتون. جاوەرە داک و بابە شێت مەبە بە خەفەتانەوە. وڵاتی نێجیریا لە بابەتی ڕفاندندا ناوبانگێکی جیهانی پەیدا کردو، یعنی ڕفاندن لە وڵاتە وەک ئەو خواردنەوەی لێ هاتووە. بە هەندێک داتاتان پێ بڵێم. ساڵی 2014 بە یەک جار 276 کەسیان ڕفاند. لە خوێندنگەیەکدا 276 تەلەبەیان ڕفاند. دەنگدانەوەی گەوری لێکەوتەوە و ڕێکخراوەکان هاتنە سەرخەوت و هاشتاگیاندانە بە ناوی بەڵێ بۆ گەڕانەوەی کچەکانمان و یعنی فەرتەنەیەکی گەورە دروست بوو. ئەو ڕووداوە ڕۆیشت. ساڵی 2021 هەمان ڕوودا و دووبارە بووە. 130 کەسیکەیان ڕفاند. جارێکی کەش دووبارە بووە 100 کەسیکەیان ڕفاند. یعنی ماوەی 10 ساڵێک دەبێت ئەم وڵاتە بە تایبەتیش بەشی باکوورەکەی ڕفاندن تیدا زۆر بووە. هەزاران کەس تاکو یەسا ڕفێنراون و زۆر بیان بێسەر و شوێن بوون، زۆر بیان ئەو ڕفێنەرەکان داوای پارەیان کردووە، بەشێکیان هاتوونەتەوە ئازاد بوون. بەس یعنی وای لێ هاتووە پیاو نەئەرێ منداڵەکەی تا بن دەرگاش بنێرێ. جا ئەم حاڵەتە دوێنێش دووبارە بۆتەوە. لە ویلایەتی کێبی کە دەکەوێتە باکووری نێجیریا لەوێ زیاتر ئەم بابەتە بڵاو و ڕفاندنەکان لەوێ زۆر زیاترن لە چاوناوچەکانی کە بە هەمان شێوە ئەم ڕفێنەرانە کە چەندین ساڵە ئەوە پیشیانەوە حکوومەتیش باسی ئەوی کردو کە دەڵێ ئێمە هیچ دەسەڵاتێکمان بەسەریان دانەمەوە و بەجددی ناتوانین کۆنتڕۆڵیان بکەین. هەستاون بەسەر ئەو خوێندنگەیاندا داوجا مەشق پێکراویشن، ئەوە نین کەسی ئاسایی بن چەکی پێشکەوتویان پێ بۆ خێرا بەسەر دیوارەکاندا بازیان داوە و جێگری بەڕێوەبەری ئەم جێگەیەیان کوشتە و کارمەندیکەیان بریندار کردو و منداڵەکان گەنجەکانیان ڕفاندووە، خوێندکارەکانیان ڕفاندووە. و تاوەکو ئەو دقیق قسەتان بۆ دەکەم ئەم ڕفێنەرانە نادیارن و شوێنەکەشیان نادیارە و ناشزانرێن ئەم گەنجانەیان بردۆتە کوێوە. ئەها قسەیەکێ دەڵێ نانێکی بخۆ حوتام کە بەخێتە، ئەم قسەی بوو ئێمەش زۆر ڕاستە، ئێمەش دەبێت نانێک خۆین و حوتام بکەینە خێر لەبەروی ئەم جۆرەشتانە لە هەرێمەکەی ئێمەدا نییە.